سڵاو لێبێ سڵاو باشی خاتون گیان سڵاو لێبێ سپاس دەکەم ناوی بەڕێزە نادیە نادیە خان بە چیەوە سەرقاڵی نادیە خان هیچی ماڵەوە ژنی ماڵەوەی دەی لە شستاغ بێ دەستان خۆش بێ ئێوە کە لە ماڵەوەن ئەکییت هیچتان کەمتر نێ لەو ئافرەتانی کە لە دەرەوە کار دەکەن هیلاکەم لەشتان ساق بە یاخوا چۆنە هاتی بۆ بازار وەڵا هەروەهاتم بۆ شتی کڕینی ماڵە پێداویستی هیچ بۆ خۆ کڕیوە وەڵا جارێ هیچم نەکرد جارێ هیچ نەکڕیوە باشە زوزوی بۆ بازار کەم کەمی باشە زیادە حەز بە کڕینی شتی چییە مەدبەخە جلوبەرگە وەڵا هەموو تێکەڵ هەمووی تێکەڵ ژن زۆر حەزی لە شتی مەدبەخە ئینجا جل وەڵا هەمووی وایە دێ لە شستاق بێ زۆر حەد لە بەدبەخ و شتی ماڵەوە زۆر باشە لە شستاق بێ ژن هەمووی وایە هەمومان حەزمان لە شتی مەدبەخە لە شتی ماڵە زوز و قەنەفە بگۆڕین فەرش بگۆڕین وایە هۆکارەکەشی ئەوەیە ئێمە زیاتر لە ماڵەوەین زیاتر ئەو شتانە ئەبینین چاومان لێی ماندوو ئەبێ حەزمان لێ بیگۆڕین قەت بۆ شتێکە گۆڕی بێت و پەشیمان بوو بێتیتە حەسکەی شتە کۆنەکەی خۆت بێنیتەوە قەدوات بەسەر هاتووە یعنی کە قەرارێ داتەوە ئەتەوە هەرەوەی زۆر باشە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وەڵا باش یعنی پرسیار دینی بێ هەرچی بێ پرسیاری دینیت حەز لێیە باشە سوورەتێکمان پێ بڵێ لە قورئانی پیرۆز لە 6 ئایەت پێک هاتبێ سوورەتی نایگۆڕی بۆت بگۆڕم باشە پێغەمبەرمان محەممەد دوروتی خوای لێبێ لە تەمەنی چەند ساڵیدا کۆچی دوایی کرد دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاست بوو بوویتە خاوەن خەڵاتێکم پێ بن دەستان فەرموو ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسپەهانە بۆ بەڕێزە هیوادارم بە دڵت بێ چەرەساتی ئەسپەهان لە دووسایدی بەختیاریە دوکانی چەرەسات و میوەی وشکراوە و شکلات و ئەو شتانیان هەیە شتەکانیان زۆر پاک و خاوێنە دەستیان خۆش بێ سوپاسیان نەکەم کە خەڵاتەکان بۆ بەرنامەی مایکە سوورەکە دابینەکەن زۆر سوپاس بۆ تۆش